Татьяна, Иван. Николай, Женя, Татьяна, Иван. ئەگەر ئەم دەنگە بوەستێت ئەوە جیهان تەواو دەبێت. ئەو ڕادیۆیی پەیامی مەرگ بۆ جیهان دەگوازێتەوە. ئەگەر ڕۆژێک لە ڕێگەی ڕادیۆیەکەوە خەریکی گەڕان بوویت و گوێت لە وزەوزێکی بەردەوام و بێزارکەر بوو، ئەوە بزانە گوێت لە یەکێک لە ترسناکترین نهێنیەکانی جیهان بووە کە نزیکەی 50 ساڵە تەنها ئەو وزەوزە دەردەکات لەگەڵ چەندین کۆدی نهێنی. Николай, Женя, Татьяна, Иван. Николай, Женя, Татьяна, Иван. وێزگەی UVB76 کە بە نازناوی بزەر ناسراوە تەنها دەنگێکی بێمانان نییە، بەڵکو وەک ڕادیۆی ڕۆژی دوایی رووسیا دەناسرێت کە بۆ کاتی تنگانە و جەنگی جیهانی هەڵگیراوە. ئەم وێزگەیە زۆربەی کات تەنها دەنگی وزەوزی لێدێت، وەک لێدانی دڵێکی میکانیکی وایە کە نیشانەی زیندوێتی سیستەمە سەربازەکەی رووسیایە. بەڵام هەرکە ئەم دەنگە دەوەستێت و دەست دەکات بە ناردنی کۆد و ناوی سەیر و وشەی پسر بە زمانی ڕووسی، دەستگا هەوڵگریەکانی جیهان بە تەواوی دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە. بۆ ئەوان ئەم کۆدانە ڕەنگە فەرمانی جوڵاندنی کڵاو ئاتۆمیەکان بن، واتە هەر پەیامێکی ئەم ڕادیۆیە توانای ئەوەی هەیە کە نەخشەی جیهان بۆ هەمیشە بگۆڕێت. زۆربەی لێکۆڵەران دەڵێن ئەم وێزگەیە تەنها دەنگێکی بێزارکەر نییە، بەڵکو بە یەکێک لە گرنگترین کۆڵەکە استراتیژیەکانی سەربازی رووسیا دادەنرێت و پێیان وایە کە ئەمە بەشێکە لە سیستەمی پەیوەندە نهێنیەکانی سوپا کە بۆ گواستنەوەی فەرمانە کتوپڕەکان و تاقیکردنەوەی ئامادەباشی یەکە جیاوازەکان بەکاردێت. وە جارجارەش کە دەنگەکە دەوەستێت و دەنگی مرۆڤ بە زمانی ڕووسی کۆمەڵێک ناو و ژمارە دەخوێنێتەوە، ئەوە گومانەکان بۆ ئەوە دەچن کە ئەمانە کۆدی تەرخانکراو بن بۆ سیخوڕەکان یان فەرماندە سەربازیەکان لە کاتی تنگان و پێویستە. بەشێکیش پێیان وایە ئەم ڕادیۆیە یەکێکە لە ترسناکترین نهێنیەکانی سوپای رووسیا کە وەک دڵە لێدەرەکەی سیستەمی دەستی مردوو کار دەکات و مەبەز لەم سیستەمەژەوەیە کە ئەگەر رووسیا بە هێرشێکی ئەتۆمی کتوپڕ لە ناوچوو و هیچ سەرکردەیەک نەمایەوە، ئەم ئامێرە بە شێوەیەکی خۆکار هەموو موشەکە ئەتۆمیەکان بەرەو دوژمن دەتەقێنێت و هەموو جیهان وێران. بۆیە تا ئەو کاتەی دەنگژێم ڕادیۆ دەبیسترێت مانای وایە هێشتا جەنگی گەورە دەستی پێ نەکردووە و سیستەمەکە لە دۆخی چاوەڕوانیدایە. بەڵام ئەگەر ڕۆژێک ئەم دەنگە بوەستێت یان کۆدێکی کتوپڕ بنێرێت، ئەوە دەبێتە نیشانەی دەستپێکی وێرانکاریی گەورە و هەموو ژێر دەریایەکان و فڕۆکەکانی ڕۆژی دوایی دەکەونە کار بۆ ئەوەی وەڵامێکی ئەتۆمیانە بدەنەوە. ڕاستیەکەی بیستنی ئەم دەنگە بێزارکەرە هەرچەندە ناخۆش و ترسناکە، بەڵام بۆ چاودێرانی سەربازی مانای وایە کە هێشتا جیهان نەگەیشتووەتە کۆتایی و ئەم ڕادیۆیە وەک پاسەوانێکی تەمومژاوی لە ناو دارستانە ساردەکاندا ماوەتەوە تا پەیامی مەرگ بۆ نەیارەکانی بنێرێت و نیشانی بدات کە هیچ هێرشێک بێوەڵام نابێت.